پێغەمبەر صلی الله علیه وسلم قودوە سەرمەشقە و مسلمانان فێرەکە بە تایبەت کاربەدەستەکان گەورەکان مەسوولەکان ڕئیس عەشرەتەکان فێریان ئەکات کە ئەوانیش قودوە بن سەرمەشق بن براینە گەورەی بەوەیە کە تۆ سەرمەشق بی لەگەڵ ئازاری قەومەکە تابی لەگەڵ ناڕەحەتیەکان نابی ئەوان ناخۆشی ئەبینن تۆش ناخۆشیان لەگەڵا ببینی بەڵکو تۆ سەرمەشق بی لەسەر لە پێشی ئەوان بیبینی ناخۆشیەکان نەداری و نەخۆشی و ناخۆشی و بێپارەیی و فەقیری و هەژاری تۆ ئەبێ لە پێشی هەمویانەبی ناکرێ خۆشەویستەکانم کابرا بە خەڵک بڵێ خەڵکی نەشوێنم بکەون دەنگم بەنێ ئێوە باسی من بکەن وە باشی بڵێن چی سەرکردەیەکی مهمە بەڵام ئەو ها لە کۆشک و تەلارا و خەڵکیش ها لە چی حاڵەتێکا و ئەو بە حیاتی نازانێت کارەبا بڕین چییە و بەڵام خەڵکیش ئەوە حاڵەتی بەدەست کارەبا و ئەو بە ئەو پەڕی یعنی وەکو بڵێ ماڵ و مناڵی لە هەر وڵاتێک کە خوێندن تایە لە لوتکە بێ مناڵەکانی خاتە ئەو شوێنانە و ئەیان خاتە ئەو قوتابخانە و زانکۆیانە و بەڵام مناڵی عالەمیش ڕۆژانەی تەواوی نییە بیداتە دەستیەوە بۆ مەکتەب بیوە ئەمە پێی ناوتری سەرمەشقی ئەمانە سەرمەشق نین خۆشەویستەکانم ئەم جۆرە کەسانە سەرمەشق نین سەرمەشق ئەو کەسەیە وەکو پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم مسلمانی ڕاستەقینە و سەرکردەیەکی مسلمانی ڕاستەقینە ئەبێ وەکو خەڵک وابی ببینە ئەگەر تۆ وەکو خەڵک وابی بزانم ئەو خەڵکە چۆن شوێن دەکەوێ بەس کاتێ تۆ وەکو خەڵک نەبی بەخوا خەڵک شوێنت ناکەوێت تەماشاکەن خۆشەویستەکانم خۆ وڵاتانی کەنەدا بۆ نمونە هۆڵەندا ئەم وڵاتانە خۆ مسلمانیش نین سەرکردەکانیان مسلمانیشن ڕئیس وزەراکانیان تەماشاکە هاتوچۆیان بە پاسکیلە چونکە بەسیترین خەڵک لەو کات لەو وڵاتانە پاسکیلی هەیە هاتوچۆی ڕئیسەکانیان بە پاسکیلە نەک بۆ فەخر بەس ڕۆژی ئەو ڕۆژێک کە ئەبن بە ئەندام پەرلەمان بۆ ناو هۆڵی پەرلەمان و پاسکیلە چن یا وەم باتۆڕە نازام تیکتۆکە نازام چییە بەوانە ئەچن بۆ فشەفشکردن یعنی ها خەڵکینەت بەس لەوە دو ئەمجا هەر ئەو ڕۆژە بڕیاری 150 ملیۆن دیناریان پێ ئەدرێ هەر ئەو ڕۆژە وەرێگرن و بۆ ئینەکانی یعنی کاتێ سەیری سەرکردەکانی خۆمانەکەیت و سەیری سەرکردەی مسلمانان بەعام من قەزم تەنها کوردستان نییە سەیری وڵاتانی تری ئیسلامیشکە هەمووی کاتێوانە بینی و پێغەمبەرە بینی صلی الله علیه و سلم شەرمەزارە بی ئەڵێ ئەمانەش ئومەتی پێغەمبەرن